هەستان چۆنە چین و توێژەکانی سێ ساغ بە هەستێکی دڵخۆشیت هەیە ینی من بۆ خۆم مناڵی ئەم شارەم شارێکی خۆشەویست لەلا ماندوو بووم لەگەڵی ڕاستی زۆر سوپاسی ئەو خەڵکەکەم ینی هەست بە ئارامیەکەی تۆ ڕاستە هەموو جێگەی تۆیە بەڵام بتێن توێ بەشێک لە تۆ لەم شارەدا مێژووی تۆ ئەم شارەیە بۆیە زۆر سوپاسی ئەو خەڵکەکەم دەستیان خۆش بێ ماندوو نەبن. لەگەڵ گەڕانەوە تا بۆ سەی سایە هەستی بەشی کرد و ئەو خواردنانە چی بوو کە حەزی لێ کرد گەڕایتەوە بۆ سەی سایە؟ وەڵای خۆی بە خۆی ئەمە جدەلێکی خۆراکیمان هەیە ناکرێت لەگەڵ حەزەکانی خۆمان نابین تەمەناکەم لە داهاتووە سەحەتمان باش بێ و بگەڕێنەوە سەر ژیانێکی ئاسایی خۆمان. کاتێک گەڕایتەوە خۆت وەک تەبیعەتی خۆت حەزت لە چی خواردنێک؟ وەڵای عادەتەن من بخۆم حەزم لە یافراغ هەیە جار لە جارێک ئەمە متون لە جێگەیەک بەڵام تەمەناکەم ئینشەڵا ڕووی سەحیەوە بگەڕێنەوە ینی جدۆلی خۆراکیمانی هەمە دوای جدۆلەکەش دەست پێ کرد. هەستی چۆنە ئەو فەرمانبەر و هاوڵاتیانی قەزای سێ سادق بۆ جۆرە پێشوازی لە جەنابەت؟ وەڵای بتوێنێت تۆ هەستێکی خۆشت هەیە و مادەم هاوڵاتی شارەکەت ئەو گەرم و گوڕی هەیە ئەو ئامادەی هەیە دەستی مانوبوونیانە گوشن بۆ خۆم زۆر مەرتاحم و زۆر دڵم خۆشە.